فرمێسکی چاوان دەبارێنم هەموو عومری خۆم لەسەردانا لە تاوانت بووم بە دێوانە نازانم چۆنی بکەم چارە دەرمانی ئەو دڵە بیمارە بە بێهودە شێت و هەژارم بە دەردی دڵ من گرفتارم بە بێهودە شێت و هەژارم بە دەردی دڵ من گرفتارم مجنون جوری کشاوە لە دوای لەیلا ڕۆحی داناوە دەڵێن مەجنون جوری کێشاوە لە دوای لەیلا ڕۆحی داناوە گوڵم چت کرد چۆن دەبێ وا بێ دڵی مەجنون شێتی لەیلا بێ نازانم چۆنی بکەم چارە دەرمانی ئەو دڵە بیمارە بە بێهودە شێت و هەژارم بە دەردی دڵ وا گرفتارم بە بێهودە شێت و هەژارم بە دەردی دڵ وا گرفتارم